ئالدرێج هیچ نامێس ترسناکترین سێخوڕی دەستگای هەواڵگری رووسیا لە ناو CIA زیاتر لە 10 ساڵ زانیاری لە ناو CIA-وە دەگواستەوە بۆ مۆسکۆ بە گوێرەی نامەیەکی نهێنی دەستگای هەواڵگری KGB رووسیا ئالدرێج تەنیا لە ماوەی 4 ساڵدا نزیکەی 1.8 ملیۆن دلاری لە بەرامبەر کارەکانی وەرگرت بوو. لە ساڵی 90ەکانی سەدەی ڕابردوو 4 کەس لە ناو دەستگای هەواڵگری ئەمریکا واتە CIA دەستگیر کران بە تۆمەتی کارکردن لەگەڵ دوژمنان مێژوویەکەی ئەمریکا کە رووسیایە. یەکێک لەو 4 کەسە ئالدرێج هیزن بوو. ئالدرێج لە ساڵی 1994 لە ویلایەتی ڤیرجینیا لەلایەن FBI-ەوە قۆڵبەستکرا. ئەو کاتی ئالدرێج دەستگیر کرا تەمەنی تەنها 31 ساڵ بوو. ئالدرێج کارمەندی CIA بوو کە لە ساڵی 1984ەوە سێخوڕی بۆ دەستگای هەواڵگری رووسیا دەکرد. ئالدرێج هەرتەنیا خۆی نا بەڵکو خێزانەکەشی بە هەمان تۆمەت دەستگیر کرا. ئەویش هاوشێوەی مێردەکەی سێخوڕی بۆ رووسیا کردبوو. یارمەتیدەرێکی باشی هاوسەرەکەی بوو لەو کارەدا. ئالدرێج کارمەندی دەستگای هەواڵگری CIA بووە. زمانی ڕووسی بە باشی زانیوە پێشەوەی ببێتە سێخوڕی ڕووسەکان لەناو دەستگای CIA-دا. شارەزای کاری دەستگا هەواڵگریەکانی رووسیا بووە. دەستپێکی کاری هەواڵگریەکەی لە ئەنقەرەی پایتەختی تورکیا بووە. لێەوە سێخوڕەکانی رووسیای بە ئامانج گرتووە تا بڕوایان پێبهێنێت ببنە سێخوڕی CIA. لە 16 نیسانی ساڵی 1985 ئالدرێج دەبێتە کارمەند لە بەشی لێکۆڵینەوەی CIA بۆ کاروباریەکێتی سۆڤیەت و ڕۆژهەڵاتی ئەوروپا لە بارگەی سەرەکی CIA لە لانگی ویلایەتی ڤێرجیا. دوای ماوەیەک لە کۆنسوڵخانەیەکێتی سۆڤیەت لە واشنگتنی پایتەخت بەنهێنی پەیوەندی لەگەڵ کارمەندانی دەستگای هەواڵگری KGB دروست دەکات. دواتر لەلایەن KGB-ەوە بڕی $50,000 وەردەگرێت. لەو کاتەوە ژێربەژێر دەست دەکات بەکارکردن لەگەڵ دەستگای هەواڵگری یەکێتی سۆڤیەتی جاران. لە هاوینی ساڵی 1985 چەند جارێک ئالدرێج ئامێز چاوی دەکەوێت بە دیپلۆماتکارێکی ڕووسی کە لە هەمان کاتە کارمەندی KGB-شە. ئەو دیپلۆماتکارە بەڵگەنامی زۆر نهێنی دەرباری سەرچاو مرۆییەکانی FBI و CIA و تەواوی ئەو ڕێگە و شێوازە تەکنیکیانەی کە CIA بەکاریان دەهێنان لەو کاتەدا بۆ بامەجگرتنی یەکێتی سۆڤیەت دەداتە رووسیا. دواتریش لە ساڵی 1970 ئەرکەکەی دەگوازێتەوە بۆ ئیتالیا و لە شاری ڕۆمای وڵاتان نیشتەجێ دەبێت. لە ڕۆما ئالدرێج ئامێز بەردەوام دەبێت لە دیدارە نهێنیەکانی لەگەڵ کاربەدەستانی KGB. دوای ماوەیەک ئالدرێج ئامێز ئاگادار دەکرێتەوە لەلایەن KGB-ەوە دەربارەی ئەرکێکی نوێکەوە پێویست دەکات بگەڕێتەوە واشنگتن. لە نامەیەکی KGB-دا بۆ ئالدرێجەوەی بۆ ڕوون دەکرێتەوە کە لە سەرەتای پەیوەندیکردنی بە دەستگاکەیانەوە ناوبراو نزیکەی 1.8 ملیۆن دلاری وەرگرتووە لە بەرامبەر کارەکانی. دوای گەڕانەوەی بۆ واشنگتن لەسەر ڕاپرسی ڕووسەکان لە ساڵی 1969 ئالدرێج بەردەوام دەبێت لە گواستنەوەی زانیاری هەستیاری CIA بۆ دەستگای هەواڵگری رووسیا. لە بەرامبەر هەر بەڵگەنامەیە کە ئالدرێج دەیداتە ڕووسەکان ناوبراو بڕەپارێکی زۆر وەردەگرێت. دواتر ناوی ژمارەیەک کاربەدەستی ڕووسی دەداتە دەستگای هەواڵگری KGB کە لە ژێرەوە کار بۆ ئەمریکیەکان دەکەن. دەستگای هەواڵگری رووسیا سەرجەم و کاربەدەستانی وڵاتەکەی دەستگیر دەکات و لە ناویان دەبات. بەمەش ئالدرێج تەواوی شانانهێنی هەواڵگری و سێخوڕەکانی CIA بۆ ڕووسەکان ئاشکرا دەکات. گورزێکی کە مەرشکێن بەسەر چاو هەواڵگریەکانی ئەمریکا لە رووسیا دەکەوێت. پاشماوەیەک ئەوەی ئالدرێج پێشبینی نەکردبوو ڕوودەدات. FBI دەکەوێتە گومانەوە و سەرۆت و سامانی کە ئالدرێج کۆی کردوێتەوە. بە شێوەیەک کارمەندەکان تووشی شۆک دەبن لە قەباری سامانەکەی و هیچ جۆرە ڕوونکردنەوەیەک شک نابن لەوەی کارمەندێکی یاسایی هەواڵگری CIA بە موچەیەکی یاساییەوە بتوانێت سەرۆت و سامانێکی بەم قەبارەیە کۆبکاتەوە. ئەو بوو مانگی ئایاری ساڵی 1993 FBI بە شێوەیەکی نهێنی لێکۆڵینەوە لە ئالدرێج دەست پێ دەکات و نزیکەی دەمانگی تەواو ناوبراو لەژێر چاودێری وردا دەبێت و تەواوی ماڵەکەی بە کامێرا و ئامێری پێشکەوتووی ئەو کاتە دەخەنە ژێر چاودێریەوە. دواتر هێزێکی تایبەتی FBI بێ ئاگاداری ئالدرێج ماڵەکەی دەپشکردن و ژمارەیەک بەڵگەنامە دەدۆزنەوە کە دەیسەلمێنێت تەواوی زانیاریەکانی CIA لەسەر سینێکی زیاد پێشکەشی سەرسەختترین دوژمنی ئەمریکاکەیەکێتی سۆڤیەتی جارانە کردووە و لە بەرامبەرەوەدا بڕەپارێکی خەیاڵی وەرگرتووە. دیارە ئالدرێج ئامێز گومانی ئەوەی بۆ پەیدا دەبێت کە خەریکە بەرەبەر ئاشکرا دەبێت و لەژێر چاودێری بەردەوامی FBI-دایە. دواتر دڵنیا دەبێتەوە کات لە بەرژەوەندی ئەودانی و پێویست دەکات بە زووترین کات ئەمریکا جێبەڵێت. بۆیە لە بەرواری 16 ئۆکتۆبری ساڵی 1993 لە ڕێگەی شێوازە تایبەتەکانی خۆیەوە کە بەکاری دێنان بۆ بینینی سێخوڕەکانی دەستگای هەواڵگری KGB کات و شوێنی بینینی یەکتر دادەنێت. دوای بینینی کارمەندێکی دەستگای هەواڵگری KGB پێشنیارەوەی بۆ دەکرێت لە ئەمریکا دەربازی بکەن و بیگەیەنە رووسیا. دواتر CIA بە پلانەکەی دەزانێت و پێش ئەوەی ئالدرێج خۆی دەرباز بکات لەگەڵ هاوسەرەکەی دەستگیر دەکرێت.
لە بەرواری 28 نیسانی ساڵی 1994 ئالدرێج ئامێس و خێزانەکەی لە بەردەم دادوەردادان بە هەموو شتێک دادەنێن و دواتر دادگا سزای زیندانی هەتاهەتایی بەسەر ئالدرێج ئامێسدا دەسەپێنێت و خێزانەکەشی سزای 63 مانگ زیندانی بەسەردا دەسەپێنرێت. خێزانەکەی دوای تەواوبوونی سزاکەی ئازاد دەکرێت، بەڵام ئالدرێج تا ئێستاش لە ژیان داماوە و لە یەکێک لە زیندانەکانی ئەمریکا ژیان بەسەر دەبات.